گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز کاک نەبەز مەجید نوێنەری خاوەن مۆلیدە ئالیەکان لە شاری سلێمانی بابزانین بۆ مۆلیدەکانیان کار پێ ناکەن وەکو دەڵێ بۆ ڕۆژێکی وانە بێ بۆ کەی باشە لە چەند ڕۆژی ڕابردووە هەندێک گردبوونەوەیان کردبوو دەیانوت وا هەرزانی دەکەین بۆ خەڵک ینی بەوەندە دەتوانین کارەبای بەردەوامیان بینێ بۆ ڕۆژێکی ئاوا ینی نەبێ وەکو دەڵێ بۆ کەی باشە کاک نەبەز نوێنەری خاوەن مۆلیدە ئالیەکانە کاک نەبەز سڵاوت لێبێ ئەم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان پێمان بڵێ ئێوەی زاوەکتان لێکراوە مۆلیدەکان کار پێ بکەن یان ئێوە خۆتان ڕاستەوخۆ ناتوان مۆلیدەکان کار پێ بکەن دەزانن کە خەڵک زۆر پێویستێتی ئێمە باجوور ئێمە لەگەڵ حکوومەتی بڵێن جەماعەتی پرۆژێ ڕووناشیە عەقدێکمان هەبوو کە هەر کاتێک کارەبا بڕات دایگیرسێنین بۆ هاوڵاتیان بۆ 6 مانگ بۆ 1 مانگ 2 مانگ و عەقدەکان هەڵوەشانەوە هەر لەلایەنی خۆیانەوەی پرسێکیشیان بێ ئێمە نەکرد. ئێستا لەم کاتێکە کارەبا بڕاوە ئێمە ئامانەوەی خزمەتی هاوڵاتیان و میلەتەکە و ئیداری ئەم شاری خۆمان بکەین ئەوان بە هیچ شێوەیەک ڕازی نابن ئیشی پێ بکەین ئەڵێ بۆ یەک خەڵک یەک پارە بە ینی بەڵێ حکوومەت ڕازی نابێ مۆلیدەکانتانیش پێ بکەن لەم کارەبا پرۆژێ ڕووناشی تر سەر بە حکوومەتە سەر بە هەر شوێنێکە ڕازی نابێت کە ئێمە مۆلیدەکانمانیش پێ بکەین. ئەگەر بیکەن چی ئەبێ دەرەنجامەکەی ئایا پێشێلکردنی یاسایە یان چییە؟ پێشەکردنی یاسا نییە وەکو مۆلیدەکانی مۆلیدەکە ئیش پێیەکەی مەساریفێکی زۆری لەسەرە. باشە تۆ ئێستا بە بەرنامە ئەمانە میشیان بە بەرنامە نەکردووە یەکسەر تۆ لە پڕاچی ئەمڕۆ ئەوڕە دەڵی مۆلیدەکە بۆ ئیشم بۆ پێ بکە کەیشی بۆ بکەی پاتری و مردووە کێشەی مەشینەتێ کێشەی ڕۆنێ هەیە ئەبێت تەسلیحات کە ئیشکێ چایکە لە پڕا یایەتی بەسەرمانەوەڵە ئیش پێ بکە شتی وا چۆنەوێت. ئێستا داوا لێ وەکراوە کاری پێ بکرێ؟ ئێمە بە هیچ شێوەیە داوامان لێ نەکرا بەس وەکو ئیدارەی سلێمانی هەم کاکشاهۆ هەم کاک شێغەنوەری بەڕێز هەم کاک فازیلی قایمقام بە وەکالەت بە سوپاسەوە هەم نووسنگەی مامۆستا عەتاژ هەمویان پیان خۆشە ئێمە ئیشی پێ بکەین و خزمەتی هاوڵاتیان بکەین. ئێوە چی دەڵێن ئێوە جوابتان چی بوو؟ ئێمە جوابەکەمانەوەیە کە پرۆژەی ڕووناکی ڕازی نەبێ ئێمە گوناحە دووپارە لە خەڵک وەرگرین بچین ماڵ بە ماڵە دەرگا بێنەوەکو ئەو سامان کە بەرنامەیەکیان نەبوو بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئێستا ئێمە ئەبین بە بارگرانی ئەو نێکە بەسەر خەڵکەوە. ئێوە جوابتان چی بوو بۆ نمونە جێگری پارێزگاری سلێمانی بۆ مامۆستا عەتا لەگەڵ کاکشاهۆیان قسەم کرد کاکشاهۆ بە سوپاسەوە وتی بەیانی بڵێن ئەمڕۆ سەعاتێک کۆبوونەوەیە کەکەین و جوابتان لێ ژێڕنەوە بزانین چی بکەن و چی نەکەن. ینی ئەوە چەند خولەکێکی تر کۆبوونەوەکە دەکرێ و بێوە دەڵێن کارەباکە مۆلیدەکان کار پێ بکەن یا خۆتر لەسەرەوە ساین بەس بەڕاستی مۆلیدەکانی سلێمانی بە هەموو شێوەیە مەغدورن لە هەموو لایەنێکەوە یعنی پرۆژێ ڕووناکی بە هیچ شێوەیە نەجۆمان لێگرێن و حسابیشمان بۆکن هیچ گوێ بەوە نادە نەوەڵا گوێ بێمە نایە ئێمە ژەمانەوەی خزمەتی هەم هاوڵاتیان و هەم ڕزقی ماڵ و مناڵ و برادەرەکانی خۆمان بکەین. کاک نەبەزەگەر بۆم چەند ڕۆژە خۆ ڕەنگە ینی وەکو دەڵێت جەنگەکە دەستی پێکرۆ نازانین چەندە خایەنێ ڕەنگە هەفتەیەکی تر بێ ڕەنگە دوی تر بێ ڕەنگە درێژخایەن بێ ڕەنگە 2 ڕۆژی کەش بێ ینی بۆ ئەم چەند ڕۆژە ئەوەندە دەکەوێت لەسەر وڵاتیان تا ببێتە بارگرانیەکی زۆر بەنسبەت ئیشکردنەکەەوە نابێتە بارگرانی بەس ئەبواە پرۆژەی ڕووناکی بەرنامی بۆم شتانە هەبووە بەرنمەکە ئەوە ئێستا زۆر مۆلیدەمانەیە مۆلیدەکەی لە شوێنەکە خراپ بووە عاتڵ بووە هەمانە پاتریتیان نەماوە ئێستا هەمانە ساحەبی 4-5 مۆلیدەیە هەر بە یەک مۆزوعی ئەما بێ بچێ 40-50 وەرەقە 6 وەرەقە دەفتەر سەرفکە بۆی ئەو شوێنەی ئاوەدام بکاتەوە. ئەمە بەچی چارەسەرە بەیانی کاک نەبەز بۆ نمونە ئایا پرۆژێ ڕووناکی بێ پاتری بۆ خاوەن مۆلیدەکان بکڕێ یان پرۆژیان بۆ دابین بکە پرۆژێ ڕووناکی بۆە پێشتر بەرنامەی هەبووە ئێمە نازوالێتێکیان بۆ دانابووین کە هەموو مۆلیدەیەک تقریبان شوێن مۆلیدەیەک ملیۆنێکیان بۆ حسابە کرد هیچێکە تا کۆتایی پرۆژەکە بە ئەم ملیۆنە بەردەوام بە بۆ ساحەی مۆلیدەکان هەم حرەسیاتی شوێنەکەشمان بۆ گرتن هەم ئیشیشمان بۆ کرد پاتری کڕین و گاز کڕین لەسەر خۆمان بۆ هیچ کێشەش نەبوو هاوکاری خەڵکیشمانە کرد و هاوکاری حکوومەتیشمانە کرد. ئیتر و کاتار کاتێک کارەبان نەبووایە بارەوە کارێک مۆلیدەکانە بوو نەبەدیل دامانە گیرسانە بۆ کابێ بێبەرنامەی ئەم ئیدارەیە و حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ ڕێزمادا لێبوردن دەکەم. ئێستا کەواتایەوە ئامادەن مۆلیدەکان کار پێ بکەن بە هەموو شێوەیە ئامادەین کاری پێ بکەین. بە سەرەڕای ئەو کێشانەش کاتانە پاتری سوتاوە و حرەز نان ئەخۆ بە قسێکیان لەگەڵا بکەین بزانین بەرنامەیان چێ بێ بۆ ئێمە حلیان چێ بۆ ئێمە بۆی چارەسەرێکی وەزعەکەمان بۆ بکەن. ئێمە بۆ 8 سەعاتیشمان کردبوون یان ێژنە پارەکە کۆکەینەوە دڵیشمان ناهاو بچینە دەرگای ماڵان بێن ئەمان و بەشکن لە پرۆژەکە بمانێنێ پرۆژەکە ژێوی ناتانێمە پارەکە.
هەر پارەکەتان وەرنەگرت هەر وەرمان نەگرتوونەوەڵە چەند مۆلیدەیە سلێمانی تقریبان 570 مۆلیدێ زیاد شتێکەم لە بابەتێ 570 مۆلیدە بەڵێ هەمووی ئامادەیە بۆی کاری پێ بکە هەر هەمووی لە تقریبان هەر کاتی ئێمە عاز دەرکەین مۆلیدەکانیان هیچ پێکن بەس بەو شێوازەی کە ئێمە خۆمانەمانەوێ ئەو شێوازە ئەوەیە کە باست کرد ئەو شێوازە ئەوەیە عەقدێکمان بۆ بکەن لەسەر عەقدە کۆنەکە عەقدێکمان بۆ بکەن کە مۆلیدا هەر کاتێ بڕای ئێمە ئیشی پێ بکەینەوە هاوکارمان بن لەگەڵ ئەو پرۆژەی ڕووناکیە هاوکارمان بێ ئێمەش هاوکاریان نەبین بۆ خزمەتکردنی میلەتەکەمان و ئیداری ئەم شارە وە ڕەنگە مەسەلەن وا بکەوێتەوە بە 6 مانگ پێویست بە مۆلیدە نەکا بەڵام تۆمە وڵاتە ینی بەتایبەت ئێمە کە لە ڕۆژەڵاتی ناوە ڕاستداین هەمووە گەرێک کراوەیە ڕاست واتە ئێوە ئامادەن ئەمە بۆ هاوڵاتی گرنگەوە ئامادەن مۆلیدەکانتان ئەگەر ئەمڕۆ پێتان بوترێ ئیتر هەر لەمڕۆ دەست پێ بکەن بەکار ئێمە بە هەموو شێوێک ئامادەین بەس پرۆژەی ڕووناکی ئامادە نییە دوو جار پارەوە گیرێ لە هاوڵاتیان باشە دەڵێ ئێوە بۆتان نییە بچن پارە لە وڵاتی وەرگرن خۆت ئەڵێ بۆتان نییە بچن پارە لە خەڵک وەرگن لەبەر خەڵک یەک پارە بە ئازانەیە چەند ئەرکێکی قورسیان کردوتە سەر هەوڵاتیان بۆ گرانی پاقینا پرۆژەیەکی جوانە دەستخۆشکەریان لەکەین بەس وەکو پارەکە پارەیەکی زۆر و خەڵک احتیمالە دوو پارەی بۆ نەدرێ لەو لابە زۆری و لەم لاژبووی بێتەوە شتێکی باش نییە سپاس دەکەم کاک نەبەست من لە خزمەتانم قوربانجان بە هیوای ئەوەی دەرەنجامێکی باشیە بێم دڵیەوە بێ و هەم هاوڵاتیانیش بەڕاستی لە تارانەوە تا من پامنێری خۆمانم وەرگر لە تارانەوە لەوێ کارەبان نەبڕا و کارەبا هەیە ئێمە لە سلێمانی و لە هەولێر و لە شارەکانی دیکە بێکارەبا دانیشتوین بە دیارچرایەکەوە تەحلیلی دۆخی ڕۆژەڵاتی ناوەڕاست دەکەین بەڕاستی ئەنی عیبە ئێمە بە هەموو شێوێ لە خزمەتی هاوڵاتیانی خۆمانیان و ئیداری ئەم شارەیان چیمان بێ بکرێ سووری ناکەین لەشتان ساغ بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ زۆر سپاس بەخێرایی سەرکەوتوو سپاس